کارگاه بهار لسلیمانیه زیادتری 100 جورن برهمن سروشتی دروست دکه. اف کارگاه بکارانینا 3 هلن برمانینه در روژه که ده بتنه سرکه 12,000 شوشان جه 6,000 لیتران برهمتینه. کارگاه بهار لسلیمانیه دمیدین کردستان رو داوه دا ببینن. لسریا سرکی یا باجار سلیمانیه کارگاه بهار لسر روبر 1000 مترین دوجا هاتیه آوا کرن. اف کارگاه فیقی انکو میوه سرزوات و مادین کو زیت جیت در آنین دیگه زیادتری 100 برهمن سروشتی. اف دبه یکم کارگاه کو 17 جورن مادین تایبتین سروشتی سرکه انکو خلی جی دروست دیگه. روزانه بش برهمنانه انکو یه پرکرنه و داگرتنه دبا هیا 2000 شوشین اوها پر بکن جه سرکه تایبت یا سیوا. اف کارگاه اگر سرکه سیوا یا 7 کاسک دروست بکه تمه که ده اج 10 حتی 30 طن سیوا او کارتینن اج بوکو اف سرکه جی درست با ادناوا اوی کارگاه ده دبا سیوا درست بیتت ناوا کارگاه ده و هیا 4 ماهان ده ناوا اوی کارگاه ده ده چند قناغا که درباز ببه هیا سرکه سیوا آماده به و لوی بشی بیتا پرکرن. بینرین برنامه میدین کردستانه ایجار ام لباجار سلیمانی نه و ده ناوا اوی باجاری ده اف کارگاه بناو بهار گزیدتر جه 100 برهمن اوهانه او دناوا کارگاه دا برهم تینن با آوائه که سروشتی 100 همجی برهم خواه انکو اف مادن جبو برهمن خواه کارتینن جوتیارن کردستان وردگرن همجی برهمن خواه دناوا کردستان و عراق دا ین برهمن جوتیار ما و برهمن اوی کارگاه او دفروشن في برنامه دلگل مبن امین نشانی ها بدن یک جه باشترین کارگاه من کردی کوان جورا برهمان هم زید همجی آوا ریحان و بدهان گیاندن همجی سرکیان به چند جورا کن چوا افکارگاه درست دکه و چوا نوا بازارانج دا بالاف دکه. سه هلن برمانینه ده نوا کارگاه ده هنه اتوماتیک کار دکن بر همین سرکه آوا به تاما سرزواتا و هر وصا زیتی بر همتینن و پاکت دکن. اف کارگاه روزانه ده 24 دم جمیران ده 12,000 لیتر سرکه بر همتینه آنکو مهانه زیادتری 156,000 بطلن سرکان به همو جوره که اف کارگاه دروست دکه. کارگاه بهار لسالی 2018 دامزرا للان کمالک پسپوری بواری خوراک وکو ولاندانویک بو پیداوستی بازار بتابتی لبواری خوراکی تندروست و بتابتی تریش چنجورک لسرکی سروشتی و زیتی روکی و آوی گلو نعنا. اما سرطاک دروست من کرد کارگاه برهمکان من جماریان کم بو و جماری کارمندەکانیشمان کەم بوو 3 بۆ 5 کارمەندمانە بوو بەڵام دواتر بە تێپەڕبوونی کات بە پڕکردنەوەی پێداویستی بازار لە بەرهەمە سروشتی و خۆماڵەکان کە بە پێی ستانداردی عراقی و جیهانی بەرهەممان دەهێنان وردە داخوازی لەسەر بەرهەمەکانی کارگەی بەها زیادی کرد و ئێمەش ژماری کارمەندەکەمان زیادی کرد بۆ 10 تا 12 کارمەند. شوێنەکەمان سەرەتا شوێنێکی بچووک بوو 200 متر بوو کارگەکەمان و 1-2 ئامێری سەرەتاییشمانە بوو. بەڵام دوای 6 بۆ 7 ساڵ لە کارکردن بیرمان لەو کردەوە کە شوێنەکەمان گەورەتر بکەینەوە کە ئێمە ئێستا لە سلێمانی لە گەڕەکی کەنەکەوەین پرۆژەکانی وێستکار
و بیرمان لەوە کردەوە نەک تەنها لە ڕووی جوگرافی و مەساحەوە گەورە بین بەڵکو لە ڕووی کوالیتیشەوە ئێمە بێ گەورە بین بۆیە بیرمان لەوە کردەوە کە بڕانامەی نێودەوڵەتی ئایزۆی 22000 ڤێرژینی 2010 بەدەست پێێنین دوای 3 تا 6 مانگ لە گفتوگۆ و لە ڕاوێژ بە کەسانی پسپۆر بڕانامەکەمان بەدەستێنا کە ئێستا توانم بڵێم کوالیتی بەرهەمەکانمان لە ئاستی ستانداردی نێودەوڵەتی هەیە. هیا برهمین وی کارگهی کتنت ناوا بازاران دا و کارین برهمین خواه ده ناوا مارکتان دا بلاف بکن بربستن زور کفتن دریا وان دا اجبر برهمی وان ینو لەسەرەتای دروستبوونیم کارگەیەوە دەستمان پێ کرد ئاستەنگی زۆر هاتە بەردەمان چونکە ئێمە زۆر قرس بوو بتوانین قەنەعات بە دوو لایەن بکەین یەکەمیان لایەنی مارکێتەکان و مۆڵەکان بوو چونکە قرس بوو ئێمە بتوانین پێیان بڵین بەرهەمێکمان هەیە جیا لەوانی پێشووتر ئێسان بەرهەمە ئەخورێتەوە بەکاری ڕۆژانە لەگەڵ زەڵاتەیە چونکە پێشتر بەرهەم هەبووە تەنها وەکو لایەنی تعقیم وەکو لایەنی پاکردنەوە بوو بەڵام ئێمە کە دەستمان بەم کارە کرد یعنی ئاستەنگەکەمان ئەوە بوو بە کەسێکمانەوت نرخیان بەرهەمە بەو شێوازەیە ئەوت بۆ ئەمە خواردنەوەیە ئەمە بەردەوام ڕۆژانە بەکارێت قرس بوو ئێمە ئەمانجمان لەم کارە لەم پرۆژەیە کە دەستمان پێ کردووە سەرەتا کڕینەوەی بەروبوومی جوتیاری خۆماڵیە کە خۆی دەبینێتەوە لە میوەکان وەکو سێ و وەکو ترێ هەروەها هەندێک لە گزوو جاوشکۆ کراوەکان وەکو نعنا وەکو ڕۆزماری وەکو پونگە و گوڵەباخ وەلامان کا تا تۆ چەورەکان بۆ گرتنی زەیت جگە لەم ئامانجە پیرۆزە ئێمە ئەمانجمان ئەوەیە کە کۆمەڵێک هەلی کار ڕابگەێنین بۆ گەنجان کە ڕاشمان گەیاندووە و ساڵ بە ساڵ لە زیادبوونایە بە تایبەتی دەرچوانی پەیمانگا و زانکۆکان و ئەو کەسانەشی کە لە بواری خۆراک و گشت و کاڵا کار دەکەن و خاڵی سێمیش لە ئامانجەکانمان ئەوەیە کە بەڕاستیمە ئابووری کوردستان بەهێزکەین بەوەی کە دەستی کار لە ناوخۆ بەگەڕ بخەین و کێشەی سیویلە و کێشەی نەقدواتە پارە لە ناوخۆی کوردستان جوڵی پێ بکرێت نەک بچێتە دەرەوەی هەرێمی کوردستان. بەشی بەرەمانینێ د ناوا کارگەهێدا پرۆسسەیەن جودا ji بۆ هەر بەرهەمێکی ئەنجام دەدا هەنێکیش وانە زێدەتری سێ مەهان di tirşandinê de dimînin. ئێمە لە بەشی بەرهەمهێنانی کارگەی بەهار بە سێ خەتی بەرهەمهێنان کار دەکەین کە خەتی بەرهەمهێنانەکانمان یەکەم بەرهەممان کە زۆر احتیمادمان کردوە سەری بە خەتی سرکەیە و لە دوایەوە ئاوتکە گیایەکانە لە دوایەوە بە خەتی زەیتە ڕووەکیەکانە. ئێمە توانای کارکردنمان هەیە کە ڕۆژانە بتوانین لە شەفتێکدا بتوانین 2000 لیتر سرکە بەرهەم بێنین ئەمە بەس یەکایتمان سرکە کە بڵێن بە نمونە بێنینەوە سرکەی سێو بێ 2000 لیتر سرکەی سێو لە ماوەی 8 ساعتا بەرهەم بهێنین و دەکاتە 4000 شوشە و ئەگەر بکرێت بە سێ شەفت دەتوانین 6000 لیتر سرکە بەرهەم بهێنین کە دەکاتە 12000 شوشە بکەینە بازاڕەکانی کوردستانەوە. ئێمە بەم شێوازە توانامان هەیە تەنها بۆ یەک ئایتم کە سرکەی سێوە ئەگەر بینە سەر ئایتمەکانمان زیاد لە 100 ئایتم لە ناو کارگەی بەهارا بەرهەم دەهێنرێت. ئەگە تۆ حسابی ئەمە بکەی زیاد لە 100 ئایتم بەرهەم بهێنرێت دەبێت ئێمە خەتی ئینتاجەکانمان زیاتر بکەین بۆ ئەمە ئەگەر بازار پێویستی بێمە بێت دەتوانین ئەمە لە بازاڕا پڕ بکەینەوە بەم شێوازە. ئێمە چواردە جۆر سرکەمان هەیە حەوت جۆریان ڕاستەوخۆ لە میوەکانە وەریدەگرین حەوت جۆریشان بەتامی جیایەکانە سرکەی میوەکانمان سرکەی سێوی سوور و زەردە سێوی سەوزە سرکەی ترێی ڕەشە تریسپیە خوورمایە تووە هەنارە و سرکەی جیایەکانیشمان کە بەتامی جیایەکان هەمانە زەنجەفیل لە شاڕەحانەیە ڕازیانەیە سرسکەنجەوینە سیرە پیازە ئەم جیانەمان هەیە. Ev kargeha kariye berhemên cûtyarên Silêmaniyê û niha jî berhemên cûtyarên bajarên din jî bikin sirke û taybet jî sêva kesk û ya sor herwiha hemû cûrên din yên fêqiyan. بەهۆی ئەوەی کارگەی بەهار سەودە بەرهەمی هەیە واتایەوە ئەگەیەنێ کراوەیە بەڕووی بازاڕە بەڕووی کڕیارە چونکە هەنێک کەس هەیە حەزی لە بەرهەمێکیان نەبێت دەتوانێت بە دیلەکەی هەڵبژێرێت بەهۆی ئەمەشەوە کە ئێمەم هەموو جۆرە بەرهەمەمان هەیە خەڵکێکی زۆر ئەتوانێت ڕوومان تێ بکە بە تایبەتی خانمان
ئافرەتان کە لە چیا خاکە بە پیتەکەی کوردستان ئەتوانن چەندین جۆر گوڵ و گیای دەگمەن و تایبەت بێنن بۆ ئێمە سوودی لێ ببینین هەم ئێمە سوود بەوانەگەین هەم ئەوان سوود بە ئێماگەێنن و هەروەها چەندین شکەس هەیە لەم کوردستانەیە سوپاس بخوا ئەتوانین باخەسێوەکانیان بەکار بێنین جاران کابرا باخەسێوەکەی هیچ سوودێکی نەبوو بگرێ ئێستا بووە بە بژێوی ژیانی ئەو کەسە. بەرهەمێن vê kargehê Kurdî û siruştîne niha rewacê li ser berhemên vê kargehê heye di nava marketan de. ئێمە لە کارگەی بەهار بەرەمەکانمان لە مەوادی خامی خۆماڵی و سروشتی دروست دەکەین بە پێی ستانداردی جیهانی و عراقی دوای پرسوڕاوێش بە کەسانی پسپۆر لە بوارەکەیە. بەلامانەوە گرنگە کە هاوڵاتی کوردستان کاتێککە چێتە مارکێتەکەەوە بزانێت کە بەرهەمە خۆماڵەکانی کارگەکان چاودێریی چڕوپڕی لیژنەکانی تەندروستی و قامقامێتیان لەسرە و هەمویان بە ڕێگەی سروشتی و تەندروست دروست دەکرێن و هیچ کاتێک ئەمە ئامادەین لەسەر حسابی کوالەتی هیچ سازشێ بکەین بە پێچەوانە و لەوانەیە ئەوەی کە بەرهەمێکی هاوردەکراوە لەوانەیە ئەو چاودێری چڕی لەسەر نەبێت و ئەوەی بەلای ئەمە زۆر گرنگە ئەوەیە کە هەستێکی نیشتیمانی هەبێت لەلایەن هاوڵاتیانەوە بۆ کارگە ناخۆییەکان چه هاوڵاتیان و چه حکوومەتیش کە ئەو بۆشاییەکی ئێمە پڕمان کردوێتەوە لە مارکێتی کوردیا و تەنانەت کە نیازمان وایە بەرەمەکان بینێ دەروی وڵاتیش ئەو بۆشایی کە پڕمان کردوێتەوە لە هەلی کار و لە بازاری کوردی لە بەرهەم و پرۆداکتی کوردی داواکارین کە چه هاوڵاتیان و چه حکوومەتیش هاوکارمان من بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە کە لە کۆتاییدا بە ئابووریکی بەهێز بۆ هەرێمی کوردستان دەستەبەر دەبێت. Ev yekî ji bazarên kevnarên bajarê Silêmaniyê ye. Ev bazarhanê û Qeyseriya Neqîb li Silêmaniyê temenê wê zêtirî 125 sal e. Ev bazarhanê weke dergehekê ji bo bazarê kevnê Silêmaniyê hate naskirin li wî demî û heya evî demî jî xelek ji vêrê dest pê dike û diçet nava bazarên de. Ev bazara niha bazarê hengîm firûşan tê naskirin li Silêmaniyê. Ji ber wê yekî jî ku her tiştek natural anku siruştî vî bazarê de defirotin kargeha bihar jî berhemên xwe hemû kul produktên xwe li kargeha xwe berhem tînin û weke dikaneka biçûk şopeka biçûk nava vî bazarî da evan berheman li vêrê difirûşin ka çawa hengivê siruştî ku navê vî bazarî û ev bazara bi vê yekê tê naskirin li vêr tê firoştin ewha kargeh jî dixwaze berhemên xwe yên siruştî ku ji madeyên xamên siruştî tên drûstkirin ew jî dixwazin nava vî bazarê kevnar da bifirûşin. دوای ئەوەی ئێمە قۆناغی یەکەم توانیمان قەناعەت بە مارکێت و بە کڕیار و بە کاربەرانی بەرهەمە سروشتەکانی خۆمان بکەین ئێمە هەوڵماندا تەواوی کوردستان بڵاو بینەوە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان سلێمانی هەولێر دوهۆک هەڵەبجا اینجا بچین بۆ قەزاو ناحیەکان لە دوایەوە سپاس بۆخوا کە خەڵکی تەواو قەناعەتیان بەمە کرد بەرهەمێکی سروشتی شایانی ئەوە بێ لەسەر سفرەوخوانەکانیان بێ ئێمە هەوڵماندا بچین بۆ ناوچەکانی تری عێراق لەمەش سپاس بۆخوای گەورە بەرەو پێشوونی زۆر باشمان هەبوو چونکە من هەموو جارەیەک شت ئەڵێم ئەم بەرهەمانە کە تۆ ئەیفرۆشیت ویژدانت ئاسوودا بێ لەگەڵیا زۆر خۆشە یعنی تۆ بەرهەمێکت فرۆش کە چویتەوە ماڵەوە چویتە ناو مناڵەکانتەوە ویژدانت ئاسوودە بێ بزانی بەرهەمێکی تەواو 100% سروشتی زیانیشی نییە بۆ خەڵک لە بەرامبەریش سوودی هەیە ئێمە بۆیە یعنی زۆر هەموو کاتێک بەردەوامین لە هەوڵە یعنی گوێمان لە کات گوێمان لە هیلاکەتی نییە دڵنیاین لەوەی بە بەردەوامی ئێمە خەڵک سوودمان لێ بینێ زۆر ji berhemên kargehê saxlemin û pisporên xorakî ji bo leş saxiyê bikartînin her wiha hinekî ji wana ji bo tamxweşiyê tevlî xwarinê dikin چۆنەتی بەرهەمهێنانەکانیشمان لە ناو کارگەی بەهارە ئێمە هەموو موادێکمان لە 100% سروشتیە هیچ موادێکی حافیزە هیچ موادێکی کیمیاوی نایەتە ناو کارگەی بەهارەوە نەک بەشی بەرهەمێنە هەر ناتە ناو کارگەشەوە خۆمان ئیشەکانمان لە 100% سروشتیە کاتێک کە داوا لە بەشی دابینکردن دەکەین سێوێکمان بۆ بهێنێتە ناو کارگەی بەهارەوە یاخود ڕشکەیەکمان بۆ بهێنێت یاخود هەر گیاییکەمان بۆ بهێنێتە ناو کارگەی بەهارەوە دەبێت ئەم مادەی لە 100% سروشتی بێت تاوەکوی ئێمە ئەو بەرهەمەی خۆمانی لێ دروست بکەین ئێمە لە کارگەی بەهارە لە هەر خەتێکمانە 6 نەفەر کار دەکات بۆ شەفتێک 6 نەفەر کار دەکات کە هەم
پاکێجینەکانمان کە دەکرێتە ناو شوشەوە بە جیازی زۆر پێشکەوت و متەتەور و هەروەها دەکرێتە ناو لە دوای شوشە لەیبڵی لێ دەدرێت هەر بە جیاز لێبڵەکەی لێ دەدرێت و هەروەها دواتر دەکرێتە ناو پاکەتەوە و دەکرێتە کۆگاوە. یەک شتمان لەبیر نەچێت ئێم پێشەوەی هەر شتێکمان لە قوتوو بنین لە شوشەی بنین دەبێت لە کوالی کۆنتترۆل فەحس و تا بچێتە تاقیگەوە فەحسی بۆ بکرێت پەسەند بکرێت پاشان ئێمە ئینتاجی دەکەین و بۆ ناو بازاڕەکانی کوردستان. منۆک و سەرپەرشتیاری هێڵی بەرهەمهێنانی سرکە لێرە ئێمە 6 کارمەندین ئیش دەکەین و ئێمە لە بەڕێبەری بەشی بەرهەمهێنانەوە کە ئەو سەرپەرشتیاری هەموو بەشی هەموو هێڵەکانی بەرهەمهێنانی کارگەکەیە لەوەوە بۆماندا دەبەزێت کە ئێمە چی بکەین بە داتا بە ئەرقام بە عەدەد. ئێمە لێرەدا ڕۆژانە 2000 لیتر ئینتاج دەکەین سرکە بە تایبەتی سرکەکان بە 6 کارمەندەوە کە لە ڕۆژێکا دەکاتە 4000 عەدەد شوشە 6 کارمەندین. ئێمە کارمەندەکان دابەش دەبین بەسەر چەند بەشێکە. 2 کارمەندمان بۆ سەر جیهازی تەعبیەکەیە، 2 کارمەندمان بۆ بەشی لێبڵینگە، 2 کارمەندیشمان بۆ بەشی پاکێتینگە. ئێمە لە بەشی ئامادەکردن و دابینکردن کە گرنگترین بەشی کارگەی بەهارە. ئامادەکردنەکە دابین لە پێشا دەچینە سەر دابینکردن کاتێکە سێوێک بە نمونە بهێنینەوە کە دابین دەکرێت بۆمان لە ئامادەکردنەوە داوا لە بەشی دابینکردنەکەین کە ئەم سێوەمان بۆ دەست بخات. ئەم سێوەش بە تیمێکی تایبەت زۆربەی زۆری کاتەکانمان ئێمە کاتێک کە سێوێک دەست ئەخین دەبێت لە باخ و باخات و لای فەلاحەکانی کوردستان بێت. کاتێک کە دێشتە ناو کارگەی بەهارەوە ئەم تیمە کە پەسەندی کرد و کە هاتە ناو کارگەی بەهار دەبێت بەشی ئامادەکردن ئەم سێوە برێکسی شیرینەکەی بۆ بکات و برێ فاسی فیزیایی بۆ بکرێت کە سیرکردنی سێوەکە گەنیوی و خراپی تێدا نەبێت و دواتر کاتێکە دەهێنرێتە بەشی ئامادەکردنەوە دەبێت ئەم سێوە جوان بشۆرێتەوە بە جیازی تایبەت و متەتەور دەشۆرێتەوە و لە دوای شۆرنەوەی ئەم سێوە دەهاڕێت و دەکرێتە ناو بەرمیلەوە کە ئەمە خەزانەکانمان چەند خەزانێکی تایبەتمان هەیە بۆ بەرهەمهێنانی ئەم سرکەیەوە بە تەخمیرێکی تەقلیدیە کۆنەکەی ئەمە سرکە ئامادە دەکەین کە هیچ کوالێتێکی خۆی لە دەست نادات و دواتر بەکتریایەکی سوودبەخشی تەواو کوالێتی دێتە بەرهەم کاتێکە هاتە بەرهەم ئەم سێوە ئەمە بەس باسی سێوەمان کردوەتە یاسە ئەم سێوە تەسلیمی بەرهەمهێنان دەکرێت و دواتر بەرهەم دەهێنرێت. خودیان کارگاه بهار ji حکومeta Kurdî dixwazin deverên taybet yên pîşesaziya xwarin û vexwarinan li her bajarekî Kurdistanê duruzt bikin. داواکاریمان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوەیە کە کاری جددی بکەن لەسەر دروستکردنی ناوچەی پیشەسازی خۆراکی لە شارە گەورەکانی هەرێمی کوردستان. بەم هەنگاوە ژماری کارگەکان چەند بەرامبەر زیادەکەن و گەورەبوون و فراوانبوونیان دەستەبەری دەیان و هەزاران هەلی کاری تازاکات بە تایبەتی بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کە بەرگرانیی قورس لەسەر حکوومەت سوکەکەن و هەلی کاری زیاتر ڕاگەندرێت و لە هەمووشی خۆشتر ئەوەیە کە جوتیارەکانمان بەربوومەکانیان فرێ نادەن بێکەڵک و بێنرخ نایبن بۆ شوێنەکان ساخیکردنەوە بەڵکو لەمەودا بە خۆشحاڵیەوە گرێبەست لەگەڵ کارگە خۆراکیەکان ئەنجامەدەن بەسەر بەرزانە بەربوومەکانیان لە کارگە خۆراکیەکان ساغەکەنەوە کە لە ناوچە پیشەسازیەکانی شارە گەورەکانی هەرێم دروست دەکرێت ئەو کاتە ئابووری هەرێم زۆر لە ئێستا بەهێزترە بێت و حکوومەتیش شانازی بە کارگەکانی خۆیەوە ئاکات. بەشێ quality control otaqîgehê di vê kargehê de testên fîzîkî, kîmîkî û mîkrobiyolojî li ser hemû berhemên xwe encam dide. Bawernameyên xorakî mîna ISO ji bo qualitiya xwarin û vexwarinan ya nîvdewletî evê kargehê wergirtiye. ئێمە بۆ بەشی تاقیگە کوالەتی کۆنتترۆل لە کارگەی بەهار بەشێکی سەرەکی سێ فەحسەکەین کەویش فەحسی فیزیایی و کیمیایی و مایکرۆبیۆلۆژیە. فەحسی فیزیایی سنسۆری ڤالوێشن بەکارهێنانی هەستەوەرەکانی تیا بەکارین تامە ڕەنگە بۆنە و تاریخەکەی شێتی و فەحسی کیمیایی ئەویش سێ فەحسی بۆ ئەکەین کەویش
پیرۆکساید ڤالیۆ ڕانسیدیتیە و ئەسیدیتیە یعنی بزانین ئایا ئەو بەرهەمەی کە ئێمە ئامادەیەکین بزانین تێک چۆ یان تێک نەچووە ترشێتەکەی باش یان باش نییە لە ڕووی مایکرۆبایۆلۆجیشەوە ئەویش بزانین ئایا باکتریا و کەڕوو وجودی هەیە لەناو بەرهەمەکە یان نا ئەو بەرهەمانەی کە بۆمانێ بوون نەوشکەواتەکان ئێمە ئەم کونجی کە بۆمانێت ئێمە زەیتی لێ دروستەکەین پێش هەر لە مادە خاوکە کە فەحسمان کردو لە کاتی پرۆسیسەکەیە و هەروە داوای کاچی بۆ گەنجینە یان ئەچێتە بازارەوە یەکە بە یەکە ئێمە دووبارە فەحسێکینەوە ئەم فەحسانی کە باسمەگەر فیزیای و کیمیای و مایکرۆبایۆلۆژی دووبارە فەحسی بۆکەینەوە واروە ئەو میوانەی کە بۆمان دێت وەکو سێو یان سیر ئەم شتان ئەو پیاز ئەمانی کە بۆمانێت لار لە مادە خاوکە و فەحسی بۆکەین دوایچێتە پرۆسیسەوە لە پرۆسێش دیسانەوە فەحسی بۆکەین دوایەوە کە ئینتاجەکرێتەوە دیسان فەحسی بۆکەین ئەچێتە گەنجینە دووبارە فەحز واچێتە بازاری شۆ هەم دیسان فەحسی بۆکەینە یعنی هیچ شتێک لە بەرهەمەکانی ئێمە بەبێ فەحز ناڕواتە دەرەوە و هەر بەرهەمێکیش ئەگەر خەلەلێکی هەبێت یەکسەر لەو دقەیە ڕەفزێکەین و ناڵم چێتە بازارەوە و ئەو ستانداردانی کە ئێمە بەکارێنین بە پێی ستانداردی هەرێمی کوردستان ئەڕۆین و هەروە ستانداردی عێراقی و هەروە شتێکی دیشمان بینەچێ ئەویش ستانداردی ئایزۆی نێودەوڵەتیە پلانا وی کارگه مازنکرنا کارگه هەیە و زێدەکردنا بەرهەمێن خۆیە هەروەها ئەف کارگه دخوازە زێدەتر بەرهەمێن جوتیارên کوردستانê هەموویê وەربگرە و ساغ بکە پلانی ئایندەمان بۆ بەرەوپێشچوونی کارگەی بەهار لە چەند خاڵک و تەوەرێکە خۆی دەگرێتەوە یەکەم پلانمان بەهێزکردنی بەشی توێژینەوەی زانستی کارگەی بەهارە کە پاڵپشت بە توێژینەوە زانستیەکان و دەستبارگرتن بۆ توێژەران و مامۆستایانی زانکۆ ئێمامانوێ پەرە بە بەرەمەکانمان بدەین و لە هەمان کاتیشە هاوکاریکی زۆریان بکەین بۆ دەستخستنی ئەو پرۆداکتانی کە لە ئێمە داوایەکەن بەبێ بەرامبەر لە هەمان کاتیشە بۆ پشخستنی خۆمان ئێمە لە بیرمان لەو کردوێتەوە کە لە بواری مارکتین ناساندن و لە بواری فرۆش و لە بواری زیادکردنی بریکارەکانی شار و شارۆچکەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوەڕاست و خواروی عێراق واروەها دەرەوەی وڵاتیش بە تایبەتی یەکێتی ئەوروپا و بەریتانیا ئێمە پلانی نزیکمان ئەوەیە کە بەرهەمەکانمان بە پێی با بڵین ستانداردە فەرمیەکان بینێن دەرەوەی وڵات ئەگەر داوای بڕۆنامەی زیاترمان لێ بکەن ئێمە ئامادەین بەدەستی بێنین بڕۆنامەکان بەس بۆی کە بگەینە بە تایبەتی ڕەهەندی کوردیش لە دەرەوەی هەرێمی کوردستان. ev dibe yekê ji wan kargehên Kurdî ku karîna berhemên cûtiyarî û giyayên tê xwarinin an ku serzewat kulîçiyayên Kurdistanê şîn dibin bikin berhemên sûruştî û bi kwalitiyeka berz bifrûşin û bêxin nava bazarên Kurdî û Erebî de ev jî meydîn Kurdistan e ev jî li Silêmaniyê hatiye durustkirin.